دایکێک چاوەڕێیە ئەگەر تەرمی کوڕەکەشی نەدۆزرێتەوە تاکێک لە پێڵاوەکانی بۆ بهێننەوە تا بە خاکی بسپێرێت و گڵکۆیەکی هەبێت. چیرۆکە تراژیدیەکانی ڕێگەی هەندەران کۆتایی نایەت و ئاوی دەریاکانی ڕێگەی تورکیا یۆنان پڕیەتی لە تەرمی بێگۆڕ. ئێرە هۆڵی چاوەڕوانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیە بەشێک لەوانەی کە لەم هۆڵەدان هاتوون تا هاوخەمی ئەو بنەماڵانە بن کە تەرمی ڕۆڵەکانیان وەردەگرنەوە چونکە ئەوانیش هەمان زامیان هەیە. داوا لە سێسەرۆکاتیەکەی هەرێم دەکەن چیدی کەمتر خەم نەبن و کارێک بکەن بۆ دۆزینەوەی تەرمەکانیان. ئەمەوە کە سوکاری بێسەر و شوێنەکان داوا لە حکوومەت، داوا لە لایەنی پەیوەندیدار لاوان، داوا لە کەسایەتی و عیزبی و لایەنی سیاسیەکان دەکەین کە لە ڕێگای پەیوەندی دەرەوە بێ، لە ڕێگای سەفارەتی عێراقیەوە بێ، لە ڕێگای وەزارەتی خارجی عێراقیەوە بێ، بە هەر ڕێگایەک بێ، بە هەر شێوەیەک بێ سۆراغێکی ئەو بێسەر شوێنانەمان بۆ بکەن بۆ ئەوەی ئەگەر تا ئێستاش لە ناو ئەو یەختە بن ئەو سوکارانە ئێمە لە ناو یەختە مابنەوە لە ژێر ئاوە بە هەرنەوە ئەگە بە هەر شێوەیەک بێ بۆمان دەرکەن لەبەرەوەی ئێمە هەموو دقەیەک هەموو کاتێک هەموو چرکەیەکمان بەڕاستی مردنە چاوەڕوانی کە سوکارەکانمان دەکەین. ئەوەی کە جێگای داخە تا ئێستا ئێمە ئەو داوایمان لە هەر سێ سەرۆکایەتیەکەی هەم هەرێم هەم حکومەت هەم پەرلەمان هەیە ئەوەی کە جێگەی داخە تا ئێستا ئەوان وەکو پێویست بەدەم ئەم بێسەر و شوێنانەوە نەهاتوون چونکە ئەوەی کە جێگای نیگەرانی ئێمەیە تا ئێستا هیچ بەرپرسێکیش لەم هەرێمەی خۆمانە سەردانی کە سوکاری ئەمانەی نەکردووە. یعنی ئەمانەی ئەم کوڕە گەنجانەی کە ئێستا ئەم وڵاتە جێڵن زێدی با و باپیرانی خۆیان جێئێڵن یعنی ئەوە ئەم دەسەڵاتی ئێسەی بەداخێکی زۆرەوە کە ئەم وڵاتی کردو بە دۆزەخلەوە ئەم وڵاتی ئێمە بەهەش بوو بەڵام ئێستا هەچی گەنجمان هەیە سەری خۆیان هەڵەگرن ئەڕۆن ئەچن بۆ وڵاتان لە ئاوەکان ئاخنکێن. بە پێی ئامارەکان کۆچی نایاسایی گەنجان لە باشووری کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات. بەرپرسی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران دەڵێت ئەگەر حکوومەت بیر لە ژیان و گوزەرانی گەنجان نەکاتەوە و هەلی کار دابین نەکات کۆچی بەلێشاوی گەنجان بۆ هەندەران بەردەوام دەبێت. هەتا بارودۆخ لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بێت بە دڵنیاییەوە ئامارەکان ڕوو لە هەڵکشانن وەزەنگێکی زۆر مەترسیدارە ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان هاوکار و هەماهەنگ بێت و لە دابینکردنی هەلی کار بۆ گەنجان و هاوکار دابینکردنی خۆشی و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان لەبەرەوەی چیتر گەنجانی ئەم وڵاتە کە سەروەتێکی نیشتیمانین کۆچ نەکەن بەرە وڵاتانی ئەوروپا و تووشی ئەم ڕووداوە ناخەشێنانە نەبن. حکوومەتی هەرێم هێندە بێ باکە بەرامبەر با گەنجان و کۆچیان بۆ دەرەوەی وڵات تەنانەت لە کاتی مردنیشیان ئامادە نییە تەرمەکانیان بهێنێتەوە. بەشێک لە کەسوکاری قوربانیانیش دەڵێن کاربەدەستانی هەرێم وڵاتیان کردووە بە دۆزەخ و گەنجان بۆ ڕزگاربوون لێ و لە پێناو داهاتوێکی باشتردا ئامادەن بە ژیانی خۆیان باش بدەن.